سەبارەت بە پەرەپێدانی زیاتری پەیوەندیەکانی هەولێر و واشنگتن بەڕێز ستیف لوتس جێگری سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکا لەگەڵمانە سەبارەت بە ئامانجیاتنی ئەو شاندە. بەڕێز ستیف سوپاس با مەدەمونی بەڕێستان. ئامانجیاتنی ئەو شاندە ئابووری و بازرگانی ئەمریکا بۆ هەولێر چییە؟ بەڵێ ئێمە لێرەین 30 کۆمپانیاین هاتوونەتە هەرێمی کوردستان و ئامانجی ئێمە ئەوەیە بۆ ئەوەی وەبەرهێنان لە بوارە جیاوازەکان بکەین و ئەو دەرفەتە ئابوووریانەی لە سەرانسەری هەرێمی کوردستان هەن بیان دۆزینەوە و کاریان لەسەر بکەن. زۆربەی کۆمپانیاکانی یەکەم جاریانە دێنە هەرێمی کوردستان چاویان لەوەیە هاوبەشی نوێ لە هەرێمی کوردستان بدۆزنەوە یەک بناسین و چەندین دەرفەتی ناوازە لە هەرێمی کوردستان هەیە و چاویان لەوەیە چۆن بتوانین ئەم دەرفەتانە بقۆزنەوە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن. ئێمە لێرە چاومان لەوەیە سەرنج لەسەر هاوبەشی نوێیە. زۆر باشە. بەڕێز ستیف، ئایا ئەمریکا هەرێمی کوردستان وەکو سەنتەرێکی گرنگی بازرگانی لە عێراق بینێ؟ بەڵێ بەدڵنیاییەوە بۆ ژووری بازرگانی ئەمریکا کوردستان کاری لە پێشینە ئەوەیە کە کۆمپانیای ئەمریکی بێنێتە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن. پێویستە تەواوی بینەرانی کوردستان 24 ئاگادار بن لەوەی کە حکوومەتی ئەمریکا ئامانجێتی ئەم کۆمپانیانە ئەمریکانە بێنە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن و ئەم کۆمپانیانە حکوومەتی ئەمریکا پشتیوانیان دەکات. هەرکێکە پێیان سپێردراوە بۆ ئەوەی بێنە هەرێمی کوردستان و وەبەرهێنان بکەن دەبێت ئەوەمان لەبیر بێت. ئێمە 3 ڕۆژ لێرە دێمەینەوە، بەڵام لە داهاتوودا زیاتر و زیاتر کار دەکەین و زیاتر دەمێنینەوە. باشە. بەڕێز ستیف، بۆچی واشنگتن ئەوێت پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ هەولێر فراوانتر بکە؟ سەرەتا ئەمە پێدانانێکە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان چەندین دەرفەتی ناوازەی وەبەرهێنانی تێدایە و سەرۆکوەزیران مەسرور بارزانی پێشتر دووپاتی کردوتەوە کە چەندین دەرفەت هەیە لە بواری وزە و خواستی خۆشی دەربڕیوە بۆی ئاسانکاری بکات بۆ کۆمپانیا ئەمریکەکان و چاویشی لەوە بووە ئابووری هەرێمی کوردستان فرە چەشن بکەن. هەموو ئەمانە وای کردووە کە ئاسانکاری بکرێت بۆ کۆمپانیا ئەمریکەکان بێنە هەرێمی کوردستان و پەیوەندیە ئابوووریەکان پەیوەندیە بازرگانیەکان لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا فراوان بکرێت و کاری زیاتری لەسەر بکرێت. ئەم سەردانانش کە کۆمپانیا ئەمریکەکان دێنە هەرێمی کوردستان دەرخەری ئەوەیە کە ئەمریکا پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکات. باشە. ئایا ئەمریکا ئەوێت وەبەرهێنانی زیاتر لە هەرێمی کوردستان بکات بێزگەرەمە؟ بەڵێ، من پێم وایە لە ڕوانگەی ئەمریکاوە سەرنجێکی فراوانی لەسەر ئەوەیە کە کۆمپانیای زیاتری ئەمریکا بێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراویش عێراق و هەرێمی کوردستان و لە کاتێکا کە ئێمە هاتوونەتە هەرێمی کوردستان ئەزمونمان هەیە بینیومانە کە چەند ژینگەیەکی سەلامەت و گونجاو هەیە بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان و ئەمەش وای لە ئێمە کردووە بینە هەرێمی کوردستان و کار بکەین. هەموو ئەم ژینگەیە کە ڕەخساوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەخساندوویەتی ژینگەیەکی ئارامە بۆ کۆمپانیاکان ئێمە بەرزی دەنرخێنین. بێزانینمان هەیە بۆ ئەم هەوڵانە. ئەمە دەست پێشخەریەکی زۆر باشە و چاومان لەوەیە کۆمپانیا ئەمریکەکان لە بواری
تەندروستی لە گەشت و گوزار کشت و کاڵ لە تەواوی بوارە جیاوازەکان و بەرهێنان بکەن چونکە دەرفەتی باشەیە لە هەرێمی کوردستان. زۆر باشە باسی عێراقت کرد بۆ بەرهێنانی بیانی لە نێوان هەرێم و عێراقدا کامیان ژنگێکی لە بارتر و باشتریان هەیە؟ بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان ئێمە چاومان لەوەیە کە هۆشیاریە کە بڵاو بکەینەوە لە ناو تەواوی کارسازان و کۆمپانیاکانی ئەمریکا دەبێت بێنە ئەو شوێنەی کە ئاسایش و ئەمنێتی تێدایە بۆ ئەوەی بە تەواوی ئەو ئامانجی هەیەە لە وەبەرهێنان بەدی بهێنن لە هەرێمی کوردستان چ دهۆک بێت چه سلێمانی بێت چه هەولێر بێت ئەم کۆمپانیایانە بێنە لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان کار بکەن چونکە لە هەرێمی کوردستان دەرفەتێکی زۆر باش هەیە و پێشوازەیەکی زۆر باشیان لێ دەکرێت ئەمە ئەوەیە ئێمە زۆر پێزانینمان هەیە بووی. زۆر باشە بەڕێ ستیڤ چۆنە ڕوانە ئەو ئاسانکاریانەی کە بۆ بەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان کراوە و چی زیاتر بکرێ بۆ ئەمە؟ من پێم وایە چەندین کار کراوە و چەندین ئاسانکاری کراوە بۆ کۆمپانیاکانی بیانی کە بێنە هەرێمی کوردستان بەڵام سەرڕای ئەمانەش ئاڵنگاری هەبووە بەڵام لە هەمووی گرنگترن ئەوەیە کە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجێتی ئەم ئاڵنگاریانە چارەسەر بکات و چاوی لەوەیە کۆمپانیاکان قایل بکات بێنە هەرێمی کوردستان و کار بکەن ئەمە جێگەی پێزانین و بایەخەکە حکوومەت ئەم ویستەی هەیە دەیەوێت پەیوەندی ئابوووریەکان و بازرگانیەکان لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیا ئەمریکەکان فراوان و فراوانتر بکاتە. ژووری بازرگانی ئەمریکا و ئەنجومەنی بازرگانی هەمووان دەیانەوێت ببینین ئەم هاوبەشی کە لە نێوان ئەمریکا و کۆمپانیا ئەمریکەکان هەیە فراوانتر بکرێت و زیاتر قۆڵ بکرێتەوە. بەڕێ ستیڤ لوتس جێگری سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.